باشە خۆشەویستان، سڵاو ڕێز بۆ هەموو لایەک هیوادارم کە زۆر باش بن. ئەم شەویش هاتینەوە بۆ یەک دوو بابەت هەندێک قسە و باسکەین، بزانین ئەم دنیاە بەدەستیەوەیە. بەخێر بێن ئەزیزان، بەخێر بێن. ئەوە بۆی قورگم ساف بێ کوڕەکان، قورگی ساف نەبێ خۆ ناکرێت کاکە. ئەراوەڵا شاسوار وەکو لاکە تۆپی وایە بوونا حەشەقشی تێڵ بێ باش نییە. ئەوە پەندێکی ئیتالیە، ئەڵێ ئینسان شەڕ لە لاکی تۆپی و هەڵ نایە، بەڵام ئەو بەڕاستی لە لاکی تۆپیش خراپترە. ئەوە دزە دز باسی شێکەنەوە کاکە. ئەگەر خەڵکانێ بەتەما بن شاسواری عەولقار ڕزگاریان کا باخوا توورێکی قوڕاوی. عەزیزانە و هێزانە هەمویان لە یەکەچن، هیچ جیاوازیان نییە، بەڕاستی یەک زەڕە جیاوازیان نییە. ئینسانە بێت بیر کاتەوە ئاقڵ بێت. ئەو هێزانەی کە لەسەر ساحەکەن ئەمڕۆ هەر هەمویان وەکو یەکوان سەر بە یەک کەلتورن، کەلتوری جەلالی و مەلایی. بازنی بە ئەوەیە عەسڵەکە بۆ یەکە هیچ گۆڕانکارێکی لە باشووە ناکرێت، چونکە ئۆپۆزیسیۆن و بەناو ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و یەکوان یەکشتن بەڕاستی. ئەمڕۆ باسی دوو بابەتەکەین. من کردو من بە ئەها وەکو نمونە هێنامەوە هەردووشیان بۆی کە بزانن بۆچی وا پەلاماری ماهیر حەسەن ئەدرێ، بۆچی حەمەسەی حەسەنی نووسەر و ڕەخنەگەر عەلەساس کەس حسابی لەسەر ناکا کە ئەچێ بۆ لای مەسعود بارزانی. ئەوە تەپڵۆ مەپلەشێکن سەرمان کاکە ئەزیزان. مەسعود بارزانی ئەڵێ ئەمڕۆ پێشوازیم لە ڕەخنەگرێک کرد. ئەمە ڕەخنەگرەکەی خۆشەویستە. حەمەسەی حەسەنە کە چووە بۆ لای مەسعود بارزانی. باش ڕەنگە جایەکی پیشانتان بدەمەوە. بەڕەحەڵ ئەمەیە بزانم بۆچی کاتێک نووسەرێک ئەچێ بۆ لای مەسعود بارزانی هیچ کەسێک بێزی نایە لە سوچێکا باسی بکە، بۆچی ماهیر حەسەن کاتێک ئەچێ بۆ لای کوڕە لوسکەلەکەی نێچێڤان بارزانی مەجموعەیە خەڵک پەلاماری ئەدەن و قسەی پیاڵێن. خۆشەویستانی من، حەمەسەی حەسەن دوای ئەوەی وەکو شوێعیەکی شکست خواردوو لە مەیدان وەدەرنرا، ئیتر بوو بە ڕەخنەگری دەرباری بنەماڵەی بارزانی. واتە هەموو هێزی قەڵەمەکەی خستە گەڕ بۆەوەی کە لە هەموو ئەو کەسانە بدا کە دژی بنەماڵەی بارزانی ئەجەنگن. کاری بوو بەوە کە کێ دژایەتی پارتی و ئەو بنەماڵەی بکە، ئەو بێتە دەنگ شەڕێکی بێ بفرۆشێ لە مەیدانێکی ترەوە لێی بدایێتە، حتا ئەگەر ڕەخنەی ئەدەبی بێ، ڕەخنەی بێت لە شیعر، ڕەخنەی بێت لە هونەر، لە هەرچێ بێ، گرنگەوەیەکی هەڵێ بژێرێ کێ لە نەیاری بنەماڵەی بارزانیە، ئەم بە بۆنەیە کۆچێ پیاە کێشێ. دەیان جار پەلاماری شێرکۆ بێ کەسی داخۆشەویستە، چونکە لەو شاعیرتر بوو، لەو بەتواناتر بوو و دژی بنەماڵەی بارزانیش بوو، هەمیشە پەلاماری شێرکۆ بێ کەسێدا. ئەو ساڵانێکە پێنووسەکەی کردە چەقۆ لە پشتەوە لەو کەسانەی ئەدا کە ڕۆژێ لە ڕۆژان ڕاستیەکانیان دژی بنەماڵەی بارزانی باس کردووە. جا من دەمەوێت ئەم شەو نمونەتەمە باسکەن خۆشەویستان. ئەوە من لە ماڵی خۆمە دانیشتوم لە دەوری سەعاتی 11 شەوایە، ئەوە بۆ خۆم سەرقاڵی ژیانم با بڵێن. کاتێکم زانی کەسێک لەگەڵ مامۆستا عەلی باپیرە تەلەفۆنیان بۆ کردیان، کاکە مامۆستا عەلی باپیر لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی بۆ لە بەلجیکا ئەمانوێت بگەڕێنەوە لە ڕێگەی شاسەدانێکی تۆ بکەین. ئەو کاتە باوکم جەڵدەلیا بوو، مێشوی لە خەسەخانەیە بوو. حەزەکە من ببینێ وەکو ڕەخنەگرێک و وەکو نووسەرێک و ئەلەم بابەتانە. ئەوە بۆ منیش ئەدرەسەکەم بۆ نات، ئەوانش گەورەیان نواند بۆ نیو کاژمێرێک سەردانیان کردم لە ماڵەوە. کاتێک ئەم وێنانە بڵاو کرایەوە خۆشەویستانی ئالام ئەحمەد، هەرچی بێکار هەیە ئەوەی کە توانیان سوکاتیان پێکردن بەڕاستی. ئەمە چییە؟ من لە ماڵی خۆشمام و خەڵک هاتوو بە میوانی، من نەچووم بۆ لای هیچ کەسێ. لە ناو ئەمانەیە حەمەسەی حەسەن شتێکی بڵاو کردبووەوە، گوایە میعری نووسیوە هەجووی منی کردبوو. باش نییە لە میعرەکەیە من قسەکەی ئەو دووبارە ناکەمەوە بەڕاستی، چونکە ئەو دەمە پیسە بەڕاستی بە شایانی ئەوە نییە کە من قسەی دووبارە بکەمەوە. ئەوانەی کە
ئەچن بازرگانی بە لەش فرۆشەوەکەن و شەیەکی ئاوای خست بۆ پاڵی ئارام محمد. باشە من ئەمزانی هەر ئەو کاتە ئەو ڕقە گەورەی حەمەسەعی لەوە نییە کە عەلی باپیر هاتۆ بۆ سەردانی منی کردووە، بەڵکو تۆڵەیەک بوو لە پای ئەو هێرشانەی کە من ساڵانێکە کردم وەسە بنەماڵەی بارزانی. ئەو مۆسوعەی بوو بە بیانوو هەستا پەلاماری ئارام محمەدیە وایە زانی من بەوە ئیتر هینە بێت کۆتایی دنیایە. چونکە هەر کەسێک ئەزانێ خۆشەویستان من نەچوون بۆ لای هیچ کەسێک. کابرا زەحمەتی کێشاوە هاتە سەردانم میوانیش خۆتان ئەزانن ئەگەر لەلایەن لۆتیەشی وەکو حەمەسەعیدەوە دەربکرێ، بەڵام لای ئێمەمانان کە پەروەردەی خانەوادەین میوان جێگەی ڕێز و جێگەی تەقدیرە و حورمەتی خۆی هەیە ئەگەر لە 100% جیاوازی فکریشمان هەبێ. ئەگەر وانییە خۆشەویستان هەر ئەم مامۆستا عەلی باپیرە چەندین جار چۆ بۆ لای مەسعود بارزانی، بۆ لای نێچیرەوان بارزانی، بۆ لای مەسعود بارزانی، بەڵام هەمە هیچ کاتێ نەیوێراوە پەلاماری مەسعود و مەسعودێکی بدا بڵێ عەلی باپیر بۆیە بۆلاتە. باشە دوجار خۆشی هەڵقون دەچێ ئەو دەستە ئەلێسێتەوە کە بە خوێنی سەدر عوسمان سوورە. باشە جا کورد لە باشوور نمونەی وەکو حەمە نووسەر و ڕەخنەگرێتی بۆیە حاڵی حەلوەلایەتی بەڕاستی. باشە ئەوەیە لە کاتێکە ئێمە ومانان هەنگاومە نەناوە بۆ ماڵ و بارەگای کەس وەک حەمەیش نەبووینێتە پێڵاو جوودکەر و دەست لێسەرەوەی مەسعود بارزانی سەردەشکوش کە خۆی باش ئەزانێ ئەوە مەسعود بارزانی بوو تەنها لەسەر یەک نامە باشە کە خێونێکی بینی بوو یان خەیاڵێکی فەنتازیایی بوو. مەسعود بارزانی لەگەڵ تیمەکەیە ناودەمی سەدەشیان پڕ کرد لە فیشەک تەرمەکەیشیان لە مووسڵ فڕێدا کەشی حەمەسەی حەسەن ئەچێ بۆ لای مەسعود بارزانی بە شانازیەوە بەرامبەری دائانیشێ ئەو دەستە ماچەکە کە سەدەر عوسمانی کوشت. باشە ئازیزان کە ئەوی تۆر کرد. بەڵام قسەکە ئەمە نییە چونکە ئەو لێ بۆتەوە بەڕاستی، بەڵام بۆچی حەمەسەعی ئەچێتە لای مەسعود بارزانی یەک کەسێک باسی ناکە؟ بۆ چونکە کابرایەکی بێزراوە پوچە کەس بۆی کێشە نییە بێ ئەرزشە بۆ لایکی ئەچێ با بچێت. کەس خۆشی ناوێ تا بڵێ تاوەکو بۆی مەسەلە بێت، نەخۆی ئەرزشی ماوە نە قەڵەمە فرۆشاوەکەی نە ئەدەبیاتی دەربارێکی بەڕاستی. لێرەوەیە ئەگە 100 جار حەمەسەعی بڕوا بۆ لای مەسرور و نێچیر و مەسرور و کوڕی نێچیر یەک کەس بۆی کێشە نییە لە سوچێکیشەوە هیچ کەسێک باسی ناکە. باشە چونکە خەڵک وەکوتم شەق لە لاکی تۆپی هەڵنادا بۆیە هەمە مڵشی خەڵک نییە قەد و قیمەتی نەماوە. بۆیە وەکوتم 100 جار لە لای مەسعود و مەسرور کەس مێژ میوانی نییە. بەڵام کاتێک مایل حەسەن کە مڵشی خەڵکە و هونەرمەندە کارێکی واکە خەڵک پێی ئەڵێ بۆت نییە شتی ئاوا بکەیت. لێرەوەیە کە لە جێگایەکە ئەخزەی خەڵک پەلاماری ئەدا بەڕاستی. خەڵک دەبێتە ئەو دایک و باوکە کە مناڵەکەی کارێکی خراپەکە دەڵێ ئەوە بڤێ نەکەی. باشە هەندێک جار پیاشیان کێشن. ماهیر نابێ پەلامارەکان و قسەی خەڵکی کەی کردوانە پێی تووڕە ببێ و پێی ناخۆش بێ چونکە کارەکەی کارێکی هەڵە بۆ بەڕاستی. خەڵک ئەو بە مڕشی خۆی ئەزانێ و خەڵک لێ قبوڵ ناکە بەڕاستی. باش نییە بۆیە کاتێک ئەچێتە لای هەرزەیەکی بە پارە دز پەروەردەکرا و کوڕەکەی نێچیر کە لەو ساتەوە لەدایک بووە قەترەیە شیری حەڵاڵ بە قوڵ گەنەشەتە خوارەوە باشە بە پارەی دزی پەروەردە بووە بەڕاستی خەڵک پەلاماری ئەدا لە واقعە چونکە چاوەڕوانی ئەویان لێ نەکردووی. باشە هەناسەی پیس و بۆگەنی بێچوە جەردەیەک پشێ بەسەر و چاوتە لە شاری هەولێر کە بێچووی نێچیرەوان بارزانیە. باش نییە ئەگەر ئەوانە لاسایی هونەر و ئالەم بابەتاناکەنەوە ئادەی بنەماڵی بارزانی هونەر بنەماڵی بارزانی و هۆنرا و ئەدەب بنەماڵی بارزانی و فکر و ئەندێشە و معریفە بنەماڵی بارزانی و موزیک شتیوا هەیە خۆشەویستان تەواوی نێرومی بنەماڵی بارزانی بهێنە بزانە بە هەموویان چوار کتێبیان خوێنێتەوە چوار کتێب خوێندوێتان بە حیاتی نا بۆ ئەوان جگە لە خیانەت لە جەردەیی لە دزی و فزی چیتر ئەزان زەحمە نەبێ. ئەوان ئێستا تەنها پارەیان پێ پارەکەشی خەڵکی کوردستانە دزیویانە لە واقع. شێرە هەموو بنەماڵی بارزانیان نووسەرێک هونەرمەندێ شاعیرێ موزیکژنێ یەک شتی بینیوە ئەگەی بینوتانە پێڵێن وەڵا کاکە بینومانە شتی وان نییە. داخەکەم ئەم کەسانەی وەکو مایر حەسەن ناتوان مێژوو دروستکەن جایان عەقلیان پێی ناشکێ یان لە بناغە و ئەهلی دروستکردنی مێژوو نین یان چوزانم ئاسی فکریان زۆر لە خوارەوەیە. بنمونە
ئەگەر ماهیر دەیان میدیای کۆ کردایەتەوە بیوتایە ئەو خەڵاتەی کە بۆ منە لە پای کارە هونەریەکانم، بەڵام چونکە ئەمانە دوای 35 ساڵ ناتوان موچە بە خەڵک بدەن، چونکە ئەمانە 35 ساڵە ستەم لەگەلەکەمەکەن، چونکە ئەمانە بست بە بستی خاچیان فرۆشە بە ئێران و بە تورکیا، چونکە گەلەکەم ئەچەوسێنەوە، چونکە ئازادی پێشێرەکەن، چونکە ژێرخان و سەرخانی ئەم نیشیمانە ئەجزن و فرۆشتویانە، من ئەو خەڵاتە ڕەت دەکەمەوە بۆ من ئامادە نیم بڕۆم بۆ لایەن. باشە ئەگەر ئەمەی بکردایە بەما مێژوویەکی بۆ خۆی دروست ئەکرد حتایە بووی دەبۆ جێگەی شانازی وەکو مەدالەیەکی نەمری دەیتوانێت بیکا بە خەیابە، بەڵام ئەو وای نەکردەوە بەداخەوەڕاستی چووە بە دەرگای کوڕەکەی نێچی کە باوکی یەکەمین دزت بووە باشە لە باشووری کوردستانە، یەکەم کەس بوو کە سەدی بێخمەی دزی کە بەعد دروستی کردبوو هەمووی بە پارچەی فرۆشت نێچێوان بازانی. باشە کوڕەکەشی وەکو وتم پارەی شۆرتەکەشی مرچی خەڵکی کوردستانە، 1 سانتی خۆی نییە. بەو مەکینەیە کە ڕێشی ئاوا قەڵەمی کردو کوڕی نێچین ئەوەش پارەی دزیە، پارەی میلەتە بەڕاستی پارەی خۆی نییە، چونکە نەخۆی باوکیشی باپیرێشی لە هەموو تەمەنێنە 1 نەرەن بە حەڵالی پەیان نەکردووە، هەمووی پارەی دزی و نیشتمان فرۆشیە، هەمووی پارەی خیانەتە بەڕاستی. باشە بۆیە ئەگەر ماهیر کابرایەکی ئاگاهی لەسەرەوە بواە دەبوو ئەو نەڕەوتکانە بە تەقلە بێن بۆ لای ئەم، نەک ئەم بڕوا بەڕاستی بۆ لای ئەوان. بۆیە کارەکەی کارەشی هەڵە بووە نەیتوانی ئەم مێژووە بخۆڵکێنێ. بەڵام من وەکو ئارام ئەحمەد هیوادارم کە ئێوەش هەمووتان کێتان لە منە وابن، باش نییە؟ لە پای ئەو هەموو کارە جوان و هونەریانەی کە ماهیر کردوویەتی من ئامادە نیم بچووکترین بێڕێزی پێ بکەم و هیوادارم کە ئێوەش پێی نەکەن، چونکە لانی کەم هەزاران جار هەمومانی وە پێکەین خستووە، باش نییە؟ و ئەو خۆی خراپی کردووە و زەربەی لە خۆی داوە لە مێژوو خۆی دایەوە، نایەوێت ئێوە بەڕاستی هیچی پێ بڵێن. هەر کەس دەبێت بیزانێ ئەزیزانی ئارام ئەحمەد، تۆ لای دەسەڵاتی ستەمکار ئەگەر لای ئەوان جوان بی ئەوان لای خەڵک و مێژوو بەتەواوەتی ناشرین و چاپەڵیت. باشە بە پێشەوانەیشەوە چەندە دوور بیت لە دەسەڵاتی ستەمکارەوە هەزار هێندە تۆ جوانی لە ڕاستی. بەڵام بۆ ماهیرەکان حیفە لە دەسەڵات نزیک ببنەوە بەڕاستی یان لەگەڵیان دابنیشن لە واقع، چونکە ئەو سیاسەت ناکە کاری هونەریەکە. بۆیە من لێرەوە وەکو خۆم پێم خۆشەکە ئەو مۆزوعە دابخرێ و ماهیر هەڵەیەشی کردووە کە نەدەبوو بیکردایە بەڕاستی، و ئەگەر ئازایەتیشی تیابێ ئەبێت بێ داوای لێبوردن لە خەڵکە بڕێ خەڵچینە ئێوە دڵسۆزی من وەکو هونەرمەندێ من مڵشی ئێوەم کارێکی هەڵە بەسەرما تێپەڕیوە داوای لێبوردن لە هەولایەکەم باوەڕکە ئەمە باشین حەلە بۆ ئەو ئەگەر بیکا بەڕاستی. اینجا شتێکی تر پاشان ئەوەی بەلام وەسەیرە کە دیقەتم لێیاوە خەڵکی بێلایەن بۆ نمونە خەڵکی ئەهلی هونەر خەڵکێکە ماهیریان خۆشەوێ کە چاوەڕوانی ئەویان لێ نەکردووە هەرچێک بڵێن قەیناکە شتێکی ئاساییە باشە یەکێتیەکان بۆ جن بە ماهیر ئەدەن. ئەی ماهیر نەچوو بۆ لای پاڤڵ لەگەڵ ئەحمەد جۆڵاوانەیە ئەوەت فەرقی ئەم دوو وێنەیە چیە خۆشەویستە؟ یەکیان ماهیر لای کوڕەکەی نێچیرە ئەویشیان لای پاڤڵە، چ جیاوازیەکیە خۆشەویستان ئەم دوو وێنەیە زەحمەت نەبێت؟ جیازی ئەم دوو وێنەیە چییە؟ کاتە یەکێتیەکان ئێوە بۆ گوێنەدەن بۆ کە ها بۆ دەباشان بەلاتانەوە ئاساییە بڕوا بۆ هەولێر و بۆ لای ئەوە بەلاتانەوە ئاسایی نیە. جیاوازی چی ئەم دوو وێنەیە؟ مەگەر خودی پاڤڵ خۆی ناچێ بۆ لای مەسعود بازانی، ناچێ بۆ لای نێچێڤان بازانی، ناچێ بۆ لای مەسعود بازانی، بۆچی بۆ خۆتان ڕەوایە بەڵام بۆم عالەمە ناڕەوایە بەڕاستی؟ قەینا وەکو وتم خەڵکی کە هونەرکە ماهیریان خۆشەوێ ئەحمەد جۆڵایان خۆشەوێ بە نمونە کارێکی ئاوا ئەخزیێن شتێکی لێ هەرچێ بڵێن قەیناکە، بەڵام ئێوە یەکێتی بوو ئێوە بوو بام تێبگەم لە بەڕاستی. جایەکێتیش بووە بە پارتی بنەماڵەی بازانی. ئەم بنەماڵەی بازانیە ئەگەر بە نمونە عەبادی بێ بۆ هەولێر فەرشی سووری بۆ ڕاخن تا لەگەڵ خۆیان نابێ، ئەگەر یەکێتی بڕوا بە هەولێر بۆ لای عەبادی ئەڵێ یەکێتی جارسیخە ئێرانی فڵان فزانم بابەتانە، نێچیرەڤان بازانی بڕوا بۆ تاران پارتی ئەڵێ بژی جمهوری ئیسلامی زیندەباد نازانم خامنەیی، ئەگەر پاڤڵ بڕوا بۆ تاران
یەکێتی پارتیەکان ئەڵێن ئەوە جەماعەت پاڤڵ جاشی ئێرانەوە ئەوە نازانم جاش سیغێ و ئەلەم بابەتانە یعنی هەموو ئەم بنەماڵی بازانی ئەیزان هەر ئەڵێ خیان چێن تاپۆ کردو بۆ خۆیان سەیرە بەلامە بەڕاستی پێیان وایە خیانەت نیشتیمانفرۆشی دزی جادەیی چەمانەوە مرچی خۆیانە یەک کەسی کە بیکە نابێ قابلی قبوڵ نییە بەڕاستی جا ئەم یەکێتی ئێستا وای لێ هاتووە هەر کەسێ بچێ بۆ لاخۆیان ئاساییە بەخێر بێستە چاو و ڕستمەکەی بڵاوەکەنەوە وەکو چۆن ماهیر و ئەحمەد جەڵالەژن کەس قسەی نەکرد کە ماهیر چۆ بۆ ئەوێ ئەیکەن بەگاڵەیەکی تێکەن ئێوە وەختان چیە کاکە خەڵقەی ناکە بەس ئێوە بۆتان نییە بەڕاستی قسە بکەن کاکە چونکە ئێوە خۆتان جانتە هەڵگری بنەماڵی بازاین کاکە ئێوە شەریکن لەگەڵ لێ فەرقتان نییە یەک زەڵە جیاوازی نییە لە بین یەکێتی و پارتی و شاسوار و عەلی و فڵانسا هەموو یەک شتە هەموو یەک قوتابخانەیە ها باباش ئەو ڕاستی بزانین یەک زەڵە جیاوازیان نییە کەس عاقڵ بن عاقڵ هەموو یەک و یەک وایە کاکە تەواو بۆیە بەداخەوە ئازیزانی ئارام ئەحمەد سیاست چۆتە ناو هەموو کایەکانەوە لە باشووری کوردستان کورێک بە قوربانێ بم وەڵڵای با پێتان بڵم کاکە بەخوا پارتی بەخوا یەکێتی بەخوا بزوتەوەی گۆڕان بەخوا نەوشوا مستەفا ئەوەداتە چێ بەخوا لاهوری شێرچەنگی بەخوا شاسواری عەبدولواحید بەخوا عەلی کە جاشێکی پشکۆلانەیە قەسەم بەخوا ئیسلامیەکان هەمویان یەکشتن یەک زەڕ هەر هەمویان سەر بە قوتابخانەکەی جەلالی و مەلاین لە یەکتر جیابوونێتەوە کاکە لە باڵی مەکتەبی سیاسیەوە کە مام جەلال و نەوشوان خۆیان کادری پارتی بوون هاتوونەتە دەرەوە یەکێتیە کۆمەڵەیە گۆڕانە بەرەی گەلە شاسوە هەموو یەک شتە بیخەرمێشی خۆتانەوە لە ئارامحەوی بیسن هەر بۆیە گۆڕانکاریش ناکرێت هەمویان یەکشتن یەک دەحبان هەمویان عەقڵەکەیان یەک شتە کاکە یەک جیاوازیان نییە لە بیرکردنەوەیە وەڵڵا بچووکترین جیاوازیان لە بیرکردنەوەیان نییە سێری ژنەکەن سێری دین تێڕانی بۆ دین تێڕان بۆ مەسەلەی ژن بۆ ئازادی بۆ ماف بۆ نیشتوان هەموو یەک شتە بەلەوەگرن بۆیە سیاست لە باشوور چۆتە ناو هەموو ژانرەکانی ئەدەبەوە باش ئێمە ئەدەبی نیشتیمانی یا هونەری نیشتیمانی و ئەدەبی گەلیمان نییە هونەرمەند و نووسەر و شاعیر هەتا دوایی زۆربیان بوونەتە نانخۆری حیزب بوونەتە زۆڕناژەنی حیزب بەڕاستی باش نییە بڕۆ سەیری کە بەدەیان نووسەر و شاعیر لە چاخەیان شەعبدانی شوون ئێوارە ئەچن بۆ ئارە خواردنەوە بە معاشێ یەک کەسێک قسە ناکا بەڕاستی لە کاتێکە لە ئاسی دنیایە لە سەردەمی ڕۆشنگەریەوە لە سەدەی هەژدەوانەوە ئەم ئەوروپایە کە دروست بووە ڕۆشنبیرەکانی شاعیرەکانی مفەکرەکانی دروستیان کرد باش نییە بەڵام لای ئێمە لە هەولێر و لە بادینانە لە سلێمانیە هەچی نووسەر و شاعیر و هونەرمەندێ هەمووی پیاوێژێتی پارتی هەمووی جاشن بەڕاستی باش نییە اینجا حیزبیش لە باشوورە لەسەر ئەساسی خێڵ دامەزراوە کەواتە مادەم تۆ چوویتە لای خێڵی ئەوبەر ئەوە من دشتم وەسوگادی پێەکەم بیشیتە لای خێڵی ئەمبەر هەر وایە لە ناوەڕاست و چەپیشە ڕابۆسی هەر باماشکڵە بەڕاستی ئەمە عەقڵەکەیە هیچ کۆمەڵگایەک لە دنیای نییە لە باشووری کوردستان بچێ خۆشەویستانی من ئەمەش چییە ئەقڵیەتی جەلالی و مەلاییە لە شەستەکانەوە کۆمەڵگای ئێمە و هەموو شتەکەن ئەبەم شکڵە شێواندووە ناشرینیان کردو بەڕاستی ئەمە ڕێجی گولیە چۆتە ناو خوێنی تاک بە تاشی کوردەوە و ئێستایش سەلەفی و ئیخوانیەتە سەر باش نییە ئێستا لە حیزبایەتی و خێڵێکیش دەرچووە لە سێمانی قسە بکەیت هۆنراوە بڵێیت گۆرانی بڵێیت لەو لای دێگەڵەوە نرخی نییە آخر لە تیڤی فڵانە حیزبەوە تۆ هاتێ بینرایی با بڵێن باش نییە فەیلسوف بە پڕۆفیسۆر بە ئیملاقترین مفەکر بە بچۆرە هەولێر لە تیڤیەکانی ئەوانەوە چی ئەڵێ بێڵێ لە ڕوانگەی ئەم لای دێگەڵەوە تەنها فڵتەفڵت و ژاوە بەڕاستی ئێستا ئاواشی لێهاتووە ئەم مۆزوعانە خۆشەویستانی من لە سلێمانی هەرچی زانە و دانای هەیە بە تۆ بێ لەو لای دێگەڵەوە تۆ تورێک ناکەیت ئێستا ماهیر و ئەحمەد جۆڵا و کاک مستەفا و ئەوانێتی هیچ سلێمانین بتانێ نەتانەوێ لە هەولێر پێکەنین خەڵکە پێشیان پێ ناکەنی تێگە دەقسەکەم ئەو من باسی بادنان هەر ناکەم و هەر جۆرێکی تر بادنان خۆشەویستانی ئارام ئەحمەد جارێکی تر باسم کردووە ئەمە هەر بۆ خۆشی باسێکم لەگەڵ حرمەتما بۆ خەڵکی ڕان بۆ خەڵکی ناویچیە خەڵکی زاخۆ یادی هەڵەبجە بوو لە داناخ منش بە برادێکی زاخۆیم و دوتم ئەوە بۆ نایی ئەمڕۆ یادی هەڵەبجێ و ئەچین بۆ ئەوێ وتی بۆچی بووە وتم هەڵەبجە کیمیاباران کراوە ئەمڕۆ 16 وتی کەی وتم ئەکوڕ بۆستم تو تا ئێستا نەزانێ هەڵەبجە کیمیاباران کراوە وتی نەوەڵا هەر نێشی زیان هەڵەبجە کیمیاباران کراوە بە قوربانێ بم ئەمەیە میلەتەکەی ئێمە کە ئاگیان لە یەکتر نییە یەکگرتوو نین من لە هەولێر ئابینیم پێتان ناخۆش نەبێ قسەی ڕاستکە ئیکەم کابرایەک تەلەڤیزیۆنەکانی پارتی بوو ئێوەش بینیوتانە بەخوا مایشی بەدەستەوە بوو ئەچوو بەناو خەڵکە ئەگەڕا لە هەولێر تیڤی پارتیش بوو
وێنەیشی قازی محەممی پێبوو جارێکیش وێنەی عەلی مەدانی پێبوو پیشانی خەڵکی ئەدا یەک کەس نەیزانی قازی محەممەد چییە عەزیزانی ئارام ئەحمەد یەک کەس نەیزانی عەلی مەدان چییە ئەو ئەم وێنەیە کێیە وەڵا نازانم ئەم وێنەیە کێیە وەڵا نازانم بە شەرێک نەبوو بڵێ بابا ئەمە قازی محەممەدە کەسێ نەبوو بڵێ کاکە ئەمە عەلی مەدانە باش نییە ئەمە چ کۆمەڵگایەکە بەڕاستی يعني إنسانەکەی ناو سلێمانیش هەروایە کەرکووکیش هەروایە فڵانجا هەروایە بەڕاستی يعني کارەساتە تۆ دانیکەم مێژووی خۆ نەزانی کاکە گیان وەڵڵا ئازیزانی ئارام ئەحمەد ساڵی هەشتاکان ساڵی هەفتا و شەستەکان کە من لە بیرم نییە بۆ نمونە ساڵی نەوەدەکان تەلەبەیەکی شەشی سەرەتایی بەقەدەر 15 دکتۆرای ئێرە شتێ زانی زانیاری پێبوو ئێستا هیچ شتێک نازانن دکتۆرایە نەخوێنەوارە پرۆفیسۆرە نەخوێنەوارە مهندیسە نەخوێنەوارە مامۆسای زانکۆیە نەخوێنەوارە مامۆسای زانکۆیە کتێبخانە لە ماڵەکەیان نییە بە قوربانتان بم باشە ئەمانە هەر ئەخوێنن بە هەر جۆرێ بێ شەهادەی بێن و پارە پێیاکەن کاسپیەکەن ناچن بخوێننەوە خۆ شارەزای هیچ شتێک نین ئەمانە کاکەژیان وەرە لەو کوردستانەیە بە سەدان حاکم و پیشانەیەم یەک زەڕە خوێنەواریان نییە ئەوەی سەقافەت بێنیان ئەوەی سەقافەت بێ هەر خەریکی خانم بازین خەریکی ئەوەن دکتۆرەکانمان بەس خەریکی پارەکۆکردنەوە قاچاقچی دکتۆر هەیە لە ڕۆژێکە 100 کەس ئەبینێ خۆشەویستان باش نییە ئەمە کۆمەلگاکەی ئێمە ئەوە لێ کردو شوێنەکەی هەروایە یعنی میلەتێکە قازی محەممەدەکەی خۆی نەناسێ هونەرمەندەکانی خۆی نەناسێ نالی و ئەوانە نەناسێ ئەوە چییە کاکە وەڵڵا زەلام بووە لەو سلێمانیەوە زانکۆی تەواو کردووە هاتۆتە ئێرە لەگە مناقەشەی کردو تو بە نەواد سەعدایەکی وڵی نایناسم وەرە کاکە نالی ناناسن ئەی هاوار کاکە مەحوی ناناسن ئێستا خەڵک پێی وایە ئەگە ئینگلیزی بزانێ ئیتر زیرەکە بابە زمان زین حەقی بەسەر زانیاریەوە نییە زمان تەنها بۆ گۆڕینەوەیە هیچ شتێکی تر نییە 100 زمان بزانی تۆ نەخوێنەواری ئەگەر زانیاریت پێ نەبوو لە حەقیقەتە باشە ئەگەر فکرت پێ نەبوو ئەگەر معریفە پێ نەبوو ئەمە کێشەکەی ئێمەیە بۆیە لێرەوەیە هێشتا ئێمە نەتەوە نین هێشتا ئێمە یەک ڕابردوو یەک ئێستا یەک ئایندەمان نییە زمانیشمان هێشتا یەکگرتوو نییە باش نییە ئەو خێڵێ کە تەنها سەرۆخێڵ حساب بۆ ئەو گوندانە ئەکات کە لەژێر قەڵەمڕۆیی خۆیدایە باشە لێرەوەیە کاتێ ماهی دەچێتە هەولێر دزەکانە بینێ دەکەوێتە بەر نەفرات پێچەوانەکەشی هەڕاستە هەروایە بەڕاستی بەیانی نووسەرێکی بۆ نمونە پارتیە لە هەولێر بێ ئەوە بێ بەسەر بە حیزبەکەی بێ بۆ سلێمانی بچێ بۆ دەباشان ئەوانە خەڵکانێک سوکاتی پێکەن باش نییە ئەمە بەڕاستی عەقڵەکەیە ئەمێن لە کۆمەلگای ئێمە شەسەکانەوە وایان لێکرد کە دەیان هەزار کەسیان لە یەکتر کوشت تەنها لەسەر جەلالی مەلایی کە هیچ جیاوازێکیشیان نییە بەڕاستی کە بە گەنجەکان مەوت ئەموو مەبن بە لیوای تایبەت دوای ساڵ عەزیز مەکەون یان ئاڵا سەوزەکەی یەکێتی کورە ئاڵا سەوزەکەی یەکێتی چی بابە ئاڵای زەرد و سەوزەکەی یەکێتی و پارتی لەسەر پارە شەڕیانە مناڵە فەقیر تۆ بە خۆدەی بەکوش بەخوا جنن بە ئێمەدە باش نییە بۆیە ئێستا بۆتە جۆرێک لە کەلتوری حیزبی و خێڵەکی لە هەموو چەقۆلەیە گەسوێت هەرچی حیزبەیە لە باشی کوردستانە باش نییە هەموو چەقۆلەیە گەسوێت هەمووی خۆی پێ ڕاستە بەرامبەرەکەی پێ خراپە هەمووشی درۆکە هەمووشی یەک شتە بەڕاستی بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد میلەتی زیندوو لە هەڵوێستەکانەوە بڕیار ئەدا بەڕاستی نەک لە عەقڵی حیزبی و ئەلەم بابەتەنەوە ماهیر و جۆڵا و مستەفا ئەوانەی تر سەدان جار بەکارەکانیان ڕخنیان لە پارتی لە یەکێتی و فڵانە مەسئولە تا دوایی گرتووە لە دز لە بابەتانە و بەرجێکی هولەیان کردو بە بەردا با بڵێن ئەگەر کتێبەکانی بەختیاریش بخوێنیتەوە خۆشەویستان ئەویش مێژوویەکیتی و پارتی بەتەواتی ڕسوا کردو ئەگە بخوێنیتەوە کەواتە هەرێکە بەڕێگەیە کارەکانی خۆی کرد ئەو بەڕێگەی هونەر ئەو لە ڕێگە ڕۆمانەکانەوە یەکێکی لە ڕێگە شیعرەکانەوە یەکێکی لە ڕێگەی وتارەوە ئەنە بابەتەنم ئەمە واتای ئەوەیە کە ئەم خەڵکانە هەڵوێستیان هەبووە بەڕاستی نابێت لە بەرسەردانێک هەموو ئەو مێژووە بکەوێتە ژێر پرسیارەوە بەڕاستی ئەمە جۆرێکە لە بێویژدانی لەواقع حەقە ڕاخنە بکرێ بەڵام بگاتە جێنە سوکاتی بەڕێی من کارێکی خراپە ئەگەر جارێ بە باڵای پارتی و یەکێتیە هەڵیاندا و گۆرانیان بۆوت ئەوە لەگەڵتانان بیانکەن بە پۆڕی خۆرەوە خۆشم لەگەڵتانە بن بەڕاستی وەکو ئەو گۆرانی بێژەی کەوتی بە تەقلەشم بۆ دەباشن چیمان پێ نەکردامەوە بۆی جارەکە فێنێ بە تەقلە بڕوا بۆ سەری ڕەش و بۆ ئەلە بابەتانم بۆیە ئازیزان ئەو کۆمێدیایە زۆرێک لەوان گوێن بە ماهیر دەدەن یەکێتی و کۆنەگۆڕان و ئەوانن لە کاتێکتا خۆیان سەرۆکەکانیان مەسین هەڵگری بنەمەڵی بازین کاکە من ئەزانم کارەکەی ئەو هەڵە بووە بەڵام نۆشوام سەفا 40-50 ساڵ شەڕی بنەماڵی بازانی کرد لە دواییە کە گۆڕان سەرکەوتی بەدەستێنا یەکەم ئیشی چوو بۆ لای مەسئول بازاری بۆ سەری ڕەش هەمیشە ئەمانە بۆ نەماڵی بازاری چمانێتەوە بەڕاستی
بەڵام ئەوە ئیشی هونەرمەند و ئیشی نووسەر و ئەم بابەتانە نییە بۆیە خەڵک لە ماهیر تووڕەیە ئەم کەلتورە پوچەی پارتیەکێتی کار لەسەر ناشرینکردنی کۆی کۆمەڵگاکە خۆشەویستان ئەگەر ئێستا ئێوە دیقەت بدەن من زۆر دیقەت دێم لە خەڵک قسەم لەگەڵاکە بە تەلەفۆن لە کۆڕ و کۆبوونەوە ئەم بابەتانە ئەڵێن کەس جوان نییە کەس پاک نییە کەسی شەریف نەماوە هەمووی بەژەوەندی خواز و ئەم بابەتانەیە ئەوەی بۆی بکرێت ئەچێت دزیەکە ئەمە کەلتوری یەکێتی و پارتیە یەکێکی پارتی کە خۆیان دز و جەدە و خراپن ئەمیان عەکس بە ناو کۆمەڵگا کە ناو کۆمەڵگا هیچ متمانەیە نەمێنێ خەڵکی باشنی هەموو کەس ئەوەیە بەڵام بەڕاستی ئاوا نییە ئەوە بخەنە پێشەی خۆتانە هەر ئەو کۆمەڵگایی باشووری کوردستان پڕە لە مرۆڤی جوان پڕە لە ئینسانی شەرافەتمەند پڕە لە ئینسانی خاوەن کەرامەت پڕە لە ئینسانی جێگەی باوەڕ و جێگەی متمانە زۆرن و ئەشگا زۆریشن بەڵام پیسەکان دایمە دیان میدیا بەدەست پیسەکانەوەیە هەموو شتێ بەدەست پارتیەکێتی پیس و چاپەڵەکانەوەیە بۆیە کە لەسەرەوە سێرەکەی وا ئەزانی کۆمەڵگای باشوور هەمی خراپە ئەمە یەکێتی و پارتی ئەمەیانەوێت یەکێتی و پارتی پێیان خۆشە بڵێن کاکە فەرقی چییە ئێمە ئەو عالەمە فەرقمان نییە کۆمەڵگا هەمووی هەر دزەوە هەمووی هەر خراپە و متمانە نەماوە و خۆشەویستی نەماوە بەڵام هەمووی ماوە بەڵام لای ئەمانە نەماوە بەڕاستی باش نییە ئەزیزان بەختیار عەلی خاوەنی دایان کتێبە هی دانست ئەو باش دوو بابەتی لە باسا بڵاو کرایەوە حەچی سوکایەتی پێیان کرد تاوکو وەستانی بەڕاستی ئاوایە بۆیە هەندێک شت هەیە تۆ نابێ بچیتە نزیکی ئەمانە بێت ئازیزان سەد جارە وتووە ئەم بەتایبەتی بەدەستێکم پارتی بنەماڵی بازاڕی دوای ئەوەیەکێتی وەکو منجەڵی ڕەژوان منجەڵ ئاهاتە لەسەر ئاگر لە لادەکانە هەبوو بەلایە ئەڕۆشتی دەستی ڕەشە بوو ئیتر ئاوایە بەڕاستی ئەمە بەلایە بڕۆی دەستی ڕەشە بێ کاک ئەمە مشیرەک باش نییە بڕواتانە بێ خۆشەویستە هەمووتان ئەزان کە ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتن ساڵانە جارێ دوو جار سێ جار ئەڕۆنەوە بۆ کوردستان پیاساکەن باشە من 30 ساڵە نەڕۆشمەتەوە جارێ لەگە کاقای ڕەحمەتیان ڕۆشمەوە شەو ڕۆژێکم پێچوو بە دزیەوە خێرا ڕام کردەوە بۆ ئەوە چوومە سەر گۆڕەکەی باوکم هاتمەوە ئیتر کوردستان نەبینیوە وەکو بینی ئەوش بە سەفەر حساب ناکرێ بەڕاستی یعنی 30 ساڵە من ئەوەتە نەبینیوە باش نییە هەموو کوژ ئەڕواتەوە من و چەند کەسێکی تر نەبێت من باوکم برام خوشکم کەس و کارم هەمویان مردوون لە هیچیشیان نەبوون بەڕاستی نەمتوانە بڕۆم بۆ لایەن هەموو برا خوشەکانم کە مناڵ بوون ئێستا هەمووی شویان کردەوە ژنیان هێنا و هەمووی گەورە خەڵکی ژیانی خۆیان بڕواتانە بێ بەشێکی زۆری ترس نییە لە پارتیوێکێتی یا هێزە ئەمنیەکانیان ئەوان چێ یا ئەو کوژن یا ئەگرن یا ئەلم باوتەی خۆی خۆشتێکی عاجیب و غەیبتر نییە بەڕاستی باشدین چاویان دەرەها چێکم بیکەن من 24 ساعات لەگەڵ کاقارە ڕۆشتمەوە چوومە سەر گۆڕی باوکم 2 ملیۆن جن بۆ ئارام ئەحمەد دراوە ئەی هاوار سوکاتی نەمەکە پێم نەکەن پیاوی فڵان کەس خۆی فرۆش ئەوە هەچی شتە وتیان باش نییە بۆش مۆزۆ نەبوو بەڕاستی چونکە من خۆمە ناسم ئێخۆ من بست بە بستی ئەو وڵاتەم خۆ من نەفرۆشتووە کاکە ئێخۆ من نەوت نافرۆشم کاکە گیان ئێخۆ من وەزیر و گزیر و سەرۆکی حکومەتی ئێوە نیم برایشین ئایلەوە لە پارتیەکانەوە تا ئەوەتەی کە هەن مامۆستای خیانەتن دزی و گەلە فرۆشتن چیەکەن ئێمە خۆ ئەوشمان نەکردووە کاکە گیان کوڕای نەوشوان مستەفا کە نەوشوانی باوکیان دز و جەردە بوو 124 دۆلم زەوی داژی کردووە لە ناو جێگەی شارە کە بای 100 ملیۆن دۆلارە بە بینای چاودێری داراییەوە بە کارگەی ئاسنەوە بە بازاری میترۆوە بە دەیان شوقە و ڤێلا و کۆمپانیاوە لە سێمانی بۆ خۆیان پیاساکەن بەڵام من بە سەردانێکی 24 ساعتە ڕۆشتمەوە هەچی سوکاتی پێم کردە ئەوە چۆن شتووە دەکات چۆن شتیوە ئابێ کاکە وڵاتی خۆمە مافی ئەوم هەیە بڕۆمەوە بۆی باشە بڕواتان هەبێ ساڵانێکە ئارەزوومە سەردانی ئێران بکەم حجا حەزم زۆر لە ئێران تاران و ئالم بابەتانە بڕواتان هەبێ ناوێنم بڕۆم باش نییە ئەڵێن ئەو ئارام ئەحمەدەوەی تڵاتە خەڵکی ئێمە حرمەتم بۆ ئێوە هەیە خەڵکانێکی زۆر هەن دەمبەتاڵ هەر لە خۆی قسە فڕێدا ئینسان نابێت دابنیشێ بکوێتە ژێر تەئسیری سۆشیال میدیا بەڕاستی ئێستا بڕۆم بۆ تورکیا ئارام ئەحمەد میتە هاتوو بۆ تورکیا کاکەوە میتە بۆیە چۆن شتووە کاک وەرە بەیانی دەڕۆم بۆ هەولێر بەرانە ڕۆجڕ لەو فەیسبووکا لێ دێ بۆ ئارام ئەحمەد جاجڕتی چۆنیش ئەوەی کە وەکو خام دایدڕێ باش نییە بڕۆم بۆ سلێمانی خۆی فرۆش ئارام ئەحمەد بەیشێتی بۆ خۆی نەچۆن چۆ بە کوردستان نیان کوشتووە بۆم کوژنگاکە چیم کردووە خۆ پیاوام کوشتووە دزیم کردووە قسەم کردووە ئەوانش قسە بکەنەوە کاکەچێ من چوار قسەم بەیەکتری پارتی وتووە ئەوان 40 ملیۆن جێن بەس لە ئارام ئەحمەد داوە ئێشتا هەر ئەوان سەرکەوتوو بوون لەو هەموو سوکاتێکەوە بنیان کردووە باش نییە کەواتە باشترین ڕێگە ئەوەیە چیت دەوێت لەم ژیانە بڕۆ بیکە باش نییە با ئەو کەسانە هەر لە ورجی خۆیان بن با لە گوپی خۆیان بن بەڕاستی تۆ بۆ خەڵک ناژیت
باش نییە بۆ خەڵک ناژیت مێژوو دوجار قەزاوات ئەکا نەکۆمەڵێ خەڵکی دەست بەتاڵ و دەم بەتاڵ باشە بوو دەڵە کە ڕقیان لێتە بەڕاستی باش نییە هەڵوێست فرۆشیەکن بەسەرەوە باش نییە بۆیە نابێت کەس بۆ کەس بژی بەڕێی من ئێمە ئێستا سەردەمێ کەوتوین ئازیزانی ئارام ئەحمەد زۆر بێڕەحمە ئەم سەردەمە بەڕاستی زۆر بێڕەحمە ئەوەی نرخی نەمابێ ئینسانە هەستوکان و شعورەکانیتی بڕواتانە بێ خۆشەویستانی من شکاندنی کەرامەتی ئینسان لە شکاندنی چڵەکاهویەک ئاسانترە ئێستا لەو باشووری کوردستانەیە زۆر ئاسان شێت ئەوێ بە ئاشکرا بیشکێنە سەڕەحەتش بۆ خۆیان ئەخەون هیچ کەس بیر لەوە ناکاتەوە شکاندنی کەرامەتی ئینسان شکاندنی کەسایەتی مرۆڤ چەندە کارەساتە و چەندە خەمگینە کۆمەڵی خەڵک پەیدا بوون ئازیزان هیچ شتێکیان نەماوە لە دەستیان نەدابێ هیچیان نییە شەنازی پێوە بکەن دەیانەوێت بچووکی خۆیان بە شکاندنی کەسە باڵاکان قەرەبوو بکەنەوە نایانەوێت لەوە تێبگەن ئەوە مێژووە بڕیار ئەدا نەک فڵان و فیسە بەڕاستی ئەوەی گەورە بێ بڕواتانە بێ هیچ کەسێک ناتوانێت لەو گەورەی کەم کاتەوە بچوشی بکاتەوە ئەوەیشی بچووک و گرگن بێ بڕواتانە بێ ئازیزان هەچیش لە دنیا هەیە بیرێ بە حیاتی گەورە نابێ باش نییە کەس لەسەر حسابی کەس گەورە نابێ هیچ کەسیش بە جوێن و سوکاتی و درۆ و فایل پێچانەوە بەڕاستی ناڕوخێت بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد من ئەم شەو ویستم ئەو سەرنجانی خۆم بدەم لەسەر ئەو مەسەلەی ماهیر و ئەلەم بابەتانە هیوادارم سوودێکم بە هەموولایەتان گەیاندە بێ و هیوادارم ئەو هێرشش ڕابگن بەڕاستی کاری زۆر باش و جوانیشیان هەیە ئەوانە هەڵەیەکیشیان کردووە هیوادارم کە بیان بەخشن و خۆشی هیوادارم کە هەوڵ بە ئەوشان دووبارە نەکاتەوە بەڕاستی هونەرمەند و شاعیر و نووسەر و ئارم بابەتانە ئەگەر عەقڵی هەبێ بەڕاستی ئەگەر عەقڵی هەبێ ئەبێ موڵچی گەلەکەی بێ بەڕاستی نابێتە موڵچی هیچ کەسێک هی پاتی یەکێتی فلان نابێتە موڵچی هیچ کەسێک بەڕاستی ئەبێ موڵچی خۆی بێ و موڵچی گەلەکەی بێ بەڕاستی هەر لەبەر ئەوەیشە کاتێ ماهیر ئەچێ خەڵک پەراماری ئەدا چکە بە موڵچی خۆیانی ئەزان خۆشیان ئەوێ ئەڵێنەوە ئیشی تۆ نییە بە قوربانە بم ئەڵێ کوڕی نێچی لەوان بازانی شایانی ئەوە نییە تۆ بچی تۆقی لەگەڵا بکەی قسەکەیشیان ڕاستە تۆ خۆت بێڕەسیت بە خۆت کردووە کاکە ماهیرجان پێت ناخۆش نەیە بەڕاستی خۆت بچوو کردووەتەوە لای کوڕی نێچی نەک کوڕەکەی نەک نێچی باوکیشی کە هیچ بازانیە هیچ نین ئەوانە کاکە ئەوانە شەقی زەمانە هێناونی پارە و سامانی ئەم وڵاتیان دزیوە بینایەکی داناوە پای دزی وەڵا ئەمە هێنی ڕوانگە تۆ چوزانی ڕوانگە چیە کاکە تۆ چوزانی کتێب چییە تۆ چوزانی ئەدەب و هونەر چییە چوزانی فکر و مەریفەت چییە تەنها پارتان پێ و تەواو شتێکی لە دنیا بەڕاستی من حرمەتم بۆ هەموو لایەتان هەیە ڕێزم بۆ کاک ماهیرەکان و ئەحمەد جۆڵاکان و هەموو کاک موستەفای گوڵ و ئەوانە هەیە هیوادارم کە ئێوەش لە خۆشی و شادیا بژین ئازیزانی ئارام ئەحمەد ئەوە ڕە و بیر و بۆچوونەکانی من بوو هەندێک جار بۆ کۆمەڵی قسە و باسی ڕۆژ ئێمە خزمەتان هیوادارم کە بەدڵشی گەورەوە قسەکانم وەربگرن و هیوادارم کە سوودیشی هەبێ خۆشەویستان قسەکردن هەر بۆ قسەکردن نەبێ بتوانین بەیەکەوە ئاڵ و گۆڕکەین و بتوانین پەیامەکانمان بگین و تەسیرمان هەبێت لەسەر کۆمەڵگە سەرکەوتوو بن خواتان لەگەڵ خۆشەویستان